ورودی شازادەکە بۆ کوردستان چی بووە؟ لە تێکدانی خێزانەوە بۆ تێکدانی هەرێم خاوەنی ئەو کەناڵی گوێ بە خەمی نیشتیمان نادات کێیە؟ شازادەی بارزانیەکان داهێنانەکانی چییە؟ چۆن پشتیوانی تێکدانی خێزانی کوردی کرد؟ ئارین مەسرور بارزانی شازادەی بارزانیەکان دەرچووی کۆلێژی سانهێرسی بەریتانیایە کە ساڵانە 220,000 دۆلار کرێکەیەتی واتە خوێندنی ئەم تازە پێگەیشتۆ لەسەر هاوڵاتیانی هەرێم هەر ساڵێک نزیکەی 9 ملیۆن دۆلار کەوتووە. هاوکات لەگەڵ خوێندنەکەیدا ئەم شازادەیە کەناڵێکیشی کردبەوە بۆ ئەوەی خێزانی کورد لە بەریەک هەڵبوەشێنێت بە ناوی ئاڤا ئینتەرتەینمنت. کاری ئەم کەناڵە بە ناوی کات بەسەربردن و بەرنامەی خۆشباری بوو، بەڵام لە ڕاستیدا کاری تێکدانی شیرازەی خێزانی کوردی بوو. دوای چەند ساڵێک لە پارە خەرجکردن لەو کەناڵە دواتر شازادە کارتۆنیەکە ڕووی لە مەیدانی میدیای سیاسی کرد. ئەوەی میدیاکەی پێشتری کۆی کردبەوەی هێنای بۆ کەناڵێک بە ناوی ئاڤا میدیا کە ئەم کەناڵە استراتیژەتی پێشتری ون کرد تەنها سەنگەریان گواستەوە لە تێکدانی خێزانەکانەوە بۆ تێکدانی گۆڕەپانی سیاسی. ئەم شازادە کارتۆنیە دەیەوێت هەڵەکان بۆ تێکدانی گۆڕەپانی سیاسی بەکاربێنێت، هەروەک ئەو پەندەی پێشینان کە دەڵێت دەستماڵی شێواوی گەرەکە. سێشی بافڵ تاڵەبانی بە ڕاشکاوی لە کاتی بانگەشی هەڵبژاردن کردی دەیەوێت بەکاری بێنێت بۆ دروستکردنی ئەو ماڵە شێواوەی کە شازادە کارتۆنیەکە گەرەکشێتی. لەسەر مەیتی مردووی من غازی چەمچەماڵ ئەدزن. ئەبێ وا بکەین چەمچەماڵ قانزاج بکات لە غازەکەی چەمچەماڵ، خەڵکی چەمچەماڵ قانزاج بکات لە غازەکەی چەمچەماڵ، یان ئەوە بەلوعەکە لەوەیە ئەی کوژێرینەوە یەک مەخمەق نانێرینە دەرێ لە چەمچەماڵ. گومان هەیە بەهۆی ئەم قسەی بافڵ تاڵەبانی لەو کاتەدا کردی پارتی و گەورەکانی شازادەکە لە پشتیان هاندەری هێرشەکەەوە بووبن بۆ ئەوەی دژی سەرۆکی یەکێتی بەکاری بێن و تۆمەتباری بکەن. بەڵام ئەوەی واگ ڕۆژ ڕوونە ئەوەیە کە بافڵ تاڵەبانی مرۆڤێکی ڕاشکاوە، هەر کردەوەیەک بیەوێت بیکات بە ئاشکرا دەیکات نەک بە دزی و خۆشاردنەوە. ئەوەی کە پیاوی پشت پەردەیە شازادە و گەورەکانی شازادەن.